بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەوەی ململانەی کۆمپانیا حیزبیەکان جارێکی دیکە قەیرانی غازی شل لە هەرێمی کوردستان سەری هەڵداوەتەوە هەرێک لە وتەبێژی حکوومەت و پەرلەمانتارانی یەکێتیش قسەی جیاواز لەبارەی قەیرانەکەەوە دەکەن. بە میوانداری بەڕێز عەلی حەمە ساڵح سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. بەهۆی ململانەی کۆمپانیا حیزبیەکان قەیرانی غازی شر لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە. وتەبێژی حکوومەتی هەرێمیش باز لەوە دەکات چەند کەسێکی دەستڕۆشتووی سنووری گەرمیان و سلێمانی ڕێگری دەکەن غاز بگاتە هەولێر و دۆک. لە بەرامبەریشدا پەرلەمانتارێکی کێشێتی وتەکانی وتەبێژی حکوومەت با شێواندنی ڕاستیەکان ناو دەبات. چەند ڕۆژێکە لە هەرێمی کوردستان بەوەی شەڕی کۆمپانیا حیزبیەکان بۆ گواستنەوەی غازی شل لا کێڵگەی غازی چەمچەماڵەوە بۆ پارێزگاکانی هەرێم قەیرانی غاز دروست بووە. شەڕی کۆمپانیا حیزبیەکان لەسەر قازانجی گواستنەوەی غازەکەیە و هیچ پەیوەندیەکی با کەمی غازەوە نییە و ڕۆژانە لە کێڵگەی کۆرمۆڕا لە قەزای چەمچەماڵ زیاتر لە 1000 تەن بەرهەم دەێنرێت کە نزیکەی 2 ئۆندەی پێویستی پارێزگاکانی هەرێمە. جوتیار عادل وتەبێژی حکوومەتی هەرێم لە ڕوونکردنەوەیەکدا لەبارەی قەیرانی غاز ڕایگەیاند. گواستنەوەی غاز لە کۆمپانیای داناغازەوە بۆ پارێزگاکانی هەرێم کە لەلایەن کۆمپانیایەکەوە قۆرق کرابوو دوای پرۆسەی تەندەرین بۆ کۆمپانیایەکی دیکە دەرچوو. بڕیار بوو لە سەری ساڵی نوێوە دەست بەکار ببێت، بەڵام لەلایەن چەند کەسێکی دەستڕۆشتووی سنووری گەرمیان و سلێمانی ڕێگریان لێکراوە و وەک کارتێکی فشار ڕێگەیان نەداوە بەشە غازی شلی هەولێر و دۆک وەک پێویست بگات. جوتیار وتیشی حکوومەتی هەرێم لانگاوەکانی چاکسازی پاشگەز نابێتەوە و هەموو ڕێکارە یاسایەکان دەکرێتە بەر بۆ ئەوەی قۆرەقکاران و مافیاکان ڕوبەڕووی یاسا بکرێنەوە. لە بەرامبەردا پەرلەمانتارێکی یەکێتی وتەکانی وتەبێژی حکوومەتی هەرێم بە شێواندنی ڕاستیەکان دەزانێت. کاروان گەزنەیی پەرلەمانتاری یەکێتی ڕایگەیاند ساڵی ڕابردووش گواستنەوەی غاز بە تەندەر بووە. دوای بەدواداچوون بۆیان دەرکەوتووە هۆکاری درێژکردنەوەی تەندەرەکە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو کۆمپانیا نوێیی تەندەرەکەی بۆ دەرچووە نەیتوانیەوە لە وادەی خۆیدا مەرجەکانی داناغاز جێبەجێ بکات. پەرلەمانتارەکەی یەکێتی باز لەوەش دەکات باشترە تەندەرە نوێیەکە کە بە فلتەری حکوومەت هێرێمدا تێپەڕیوە ڕابگیرێت. بە پێچەوانەوە قەیرانی غاز دووبارە لە ناوەڕاست و کۆتایی ئەم ساڵ سەر هەڵدەداتەوە. هاوکات فراکسیۆنی پارتی لە بەیاننامەیەکدا باز لەوە دەکات دوێنێ لا کاتی گواستنەوەی غاز بۆ هەولێر و دۆک ژمارەیەک چەکداری ناسراو هەڵیان کوتاوەتە سەر تانکەرەکان و چوونەتە سەرە و کۆمپانیایی کە هەرچی گواستنەوەی غازەکەیان لاستۆ بووە و توند و تیژیان بەرامبەر خاوەنی کۆمپانیا ئەنجام داوە و ئێستا کەوتۆتە نەخۆشخانە و داوای بەش و پشکیان لێ کردووە. لامان کاتیشدا زانە عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشووی یەکێتی ئاماژە بەوە دەکات حکوومەتی تازە هەموو گرێبەستەکانی لا بازرگانەکانی سنووری یەکێتی ستاندۆتەوە و بازرگانانی لاولێر و دۆکۆێناوە لە کێڵگەی نەوتی و غازەکانی زۆنی سەوز گرێبەستیان بۆ دەکات بۆ ئەوەی بازرگانەکانی سلێمانی بێئیرادە بکەن. لالایەکی ترەوە دوکتۆر غالیب محەممەد ئەندامی لیژنەی نەوت و غازی پەرلەمانی عێراق لەسەر دۆسی قەیرانی غاز دەڵێت هۆکاری گرانبوونی غازی ماڵان دەستی دەسەڵاتە و بۆ دەوڵەمەندکردنی بەرپرسان دروست کراوە گواستنەوە و فرۆشتنی با کۆمپانیا حیزبیەکان دراوە. دکتۆر غالب ئەوەش دەخاتە ڕوو ڕۆژانە زیاتر لە 1000 تەن غازی شل لە کێڵگەی کۆرمۆر بەرهەم دەێنرێت. هەروەها لە چەندین شوێنی دیکە غازی شل دەست دەکەوێت وەک پاڵاوگەی کەڵک و بازیان و لا کەرکووکی شەوەڕێژەیەکی تر بۆ هەرێم دێت. واتە کۆی غازەشلەکە ڕۆژانە لە 1400 تەن زیاترە. هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانیش پێویستیان بە کەمتر لە 700 تەن هەیە. سەرهەڵدانی قەیرانی غاز بۆی قۆرقکاری کۆمپانیا حیزبیەکان لە کاتێکدایە. کۆمپانیا حیزبیەکان دەستیان بەسەر کردەکانی دەرمان و خۆراک و جگەرە و بوارەکانی دیکە داگرتووە لەسەر حسابی هاوڵاتیان خەریکی خۆدەوڵەمەندکردن و بردننی داهاتی هەرێمن.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەلی زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا بەر لەوەی کە بچین سەرۆکاری قەیرانەکە ئەگەر بە وردی تیشکێ بخەیتە سەرەوەی کە لە چەند ناوچێرەمی کوردستان غازی شل غازی ماڵان بەرهەم دەهێنرێت و ئێستا بڵین بەرهەمەکە چەندەوە پێویستی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ غازی شل چەندە؟ بەناوی خوای گەورە ڕێز و سڵاو بۆ جەنابتان و بینەرانی کەناڵی پەیام. دیارە لە کوردستانە غازی سروشتی ئاستی بەرهەمی زۆرە، 1000 تەن بۆ سەرەوەیە و دوو هێندەی پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستانە و لە 2 ساڵی ئایندا ئەم بڕە بە ئەندازەیەک زیاد دەکات لە ساڵانی ئایندا غازی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە بکرێ و یەکێک ئەبێت لە سەرچاوە گەورەکانی داهات بۆ هەرێمی کوردستان. ئەوەی هەیە لە ئێسادا پەیوەندی بۆ نییە بەرهەمی غاز کەمە، پەیوەندی بە هەندێک ناکۆچی و ململانیە و بابەتی ترەوە هەیە. طبعاً ڕۆژی یەکی دوو دەبوو کۆمپانیایەک بە ناوی سوورگازەوە دەست بەکار بێت بۆ هەناردەکردنی غازی کێڵگەی کۆرمۆر، هەم ئەو بەشەی کە بازرگانی هەم ئەو بەشەی بۆ سێ پارێزگاکەی هەرێمی کوردستانە ڕوام. طبعا ئەم قسەی وتەبێژی حکوومەت کە تەنیا ئەمە هەولێر و دووەکەن ئەمە سەرتاسەری کوردستانە، یعنی بڕۆ ئێستا لە سلێمانیا با بڵێ غازت بە ئاسانی دەستکەوێ بە هیچ شێوەیەک، یعنی لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەم قەیرانە هەیە. لە بەیانی یەکی دوا گرفت بۆ کۆمپانیا دروستکرا، هێزێکی چەکدار ڕۆشتناوێ، ئێمە زۆر هەوڵماندات محاولاتمان کرد، ئەوە بوتیان بە شێوەیەکی کاتی حەلکراوە. دواتر دەوروبەری نیوەڕۆ بەڕێوبەری کۆمپانیاکە بە ناوی شێخ بەکرەوە بەداخەوە ڕفێنرا بوو، ئەشکەنجەیەکی زۆر درابوو، دوای بەردرا بوو، قسە لەسەرەوەی سێ پەراسوو شکابێ. دواتر ئەم گرفتە هەم دروست بووەوە، دوێنێ شەو بە درێژای بە هەوڵماندا محاولاتمان کرد، پێیان وتین تەواو حەل بۆ هیچ گرفتێ نەماوە، بەڵام دیسانەوە ڕێگری دروست بووە لە دوێنێشەوە تا ئەمڕۆ نیوەڕۆ دیسانەوە گرفتە بوو، هەڕەشا بوو لایەنەوە هێزانیەوە. ئەوە بوو ئێمە بەردەوام لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت لە خەت بووین، لیوای نەوت و گاز هاتن بۆ کێڵگەکە و ئێستا بارەکرێت. ئەوەی من معلوماتم تا ئێستا نزیکەی 14 تەنکەر بار کراوە ئەمڕۆ و حالیان 35 تەنکەریش تەنکی بار هەڵگری غازوانش لە ژوورەوەن. ئەگەر گرفت دروست نەبێتتر بە پێ و بە دوواداچوونانەی هەمانە ئەبێت لە بەیانیوە وردە ئەمە حەلکرێ، بەڵام ئەمە نابێ، ینی هێزێک بێت تەتید لە خەڵکە. هەر بۆ زانانیتان من ئێستا پێشەوەی بێمێرە معلوماتم بۆ هات یا معلوماتێکم وەرگرت کە لە نزیک بازیان سارێکی جۆری پراتۆ ڕقم ڕەش تەقەی لە 2 تەنکەر کردووە، تاکانی تەقانتون. یعنی بەڕاستی ئەمە شتێکی خراپە، ئەمە بابەتێکی خراپە. عقد بۆ کۆمپانیایەک دەرچێ یەکێکی تر ڕێگریکە، هێزی دەوڵات هێزێک کە موچە لە دەوڵەت وەرگێ، پارە لە دەوڵەت وەرگێ، چۆنە بێ ڕێگری لەوە بکە غاز نەیە بۆ ماڵان. بە دڵنیاییەوە ئەگەر 2 ڕۆژ بەردەوام بێ بە $100 غاز دەست ناکەوێت، چونکە سەرچاوی غازەکە ئەبڕێت کە کۆرمۆرە. ئیتر غاز لەکوێوە بێ بۆ خەڵکی کوردستان؟ بۆیە ئەمە کارێکی زۆر خراپ بوو، هیوادارین حەلێکی ڕیشەی بۆ بدۆزرێت. باشە، بەس کاک عەلی بڵین ئەو کێشە کە دروست بووە لە نێوان بڵین 2 کۆمپانیایە، یعنی هەر 2 کۆمپانیاکە مەسەڵەن کۆمپانیای پارتی و یەکێتین یا هەردووکیان یەکێتین کە کێشەکە دروست بووە لە نێوانەوەی کە غازەکە بگوازنەوە؟ وەڵی ئەوەی کە هەیە لە نێوان 2 کۆمپانیا نەبووە، ینی کۆمپانیاکەی عەقدەکەی تەواو بووە، کۆمپانیایەک عەقدەکەی بۆ دەرچووە، کۆمپانیا عەقدەکەی بۆ دەرچووە بهینە، هەر لە 140 هی ئیدارەی گشتی یەکێتیە، هەر لە 140ەکەی. ئەوانەشی کە بەشدارن لە کۆمپانیاکە من بەشێکیان ناسم، ئەوانەی خاوەنی کۆمپانیای سوورگازی، ئەوانەی لەگەڵ سوورگازات بڵێم چی تێکەڵن ئیشەکەن چی پێ بڵین، زۆر نزیکن لە بەرپرسەکانی یەکێتیەوە، خەڵکی سلێمانی و گەرمیانن، ینی ئەوانەی کە بۆیان دەرچووە خەڵکی هەولێر و ئەوانە نین. باشە، بەس قازانجەکەوەندە زۆرە مەسەلەن ئەو شەڕی لە ینی لە 140 هی ئیدارەی گشتی یەکێتیە، ینی چۆن لە 140 هی ئیدارەی گشتی یەکێتیە. بەڵێ ئەنەی پارتی و کۆمپانیەکانی پشکیان تێدا نیە لەو کێشەی کە هەیە لە کۆرمۆڵ؟ وڵای کاکین من کاک حەکیم ماوەڕا الکەوالیس نازانم چی هەیە، بەڵام ئەوەی کە هەیە و لێی دڵنیام
یەک دوانێک لەوانەیە ناسم کە ئیشێم کۆمپانیای سوورگازەیەکەن وەکو جەنابە ئەزانم دۆست و نزیکی بەرپرسانی یەکێتین ئەشزانم لە 140 عەقد و بەرەمەکەی ئیدارەی گشتی یەکێتیە. باڵە زۆر باشە بەس سەبارەت بۆی کەم گرێبەستێک کە کراویشە وە سوورگازیش لە سلێمانیە یان لە هەولێر نییە و لە هەولێر نییە. بەڵێ سەبارەت بەو گرێبەستێک کە کراوە هەندێک پەرلەمانتاری یەکێتی بۆ نمونە قسەیان لەسەر کردبوو کەم گرێبەستەش کە کراوە گرێبەستە نوێیەکە ئەگەر چارەسەر نەکرێت غاز لەسەر هاوڵاتیان گران دەبێت چونکە باز لەو دەکەن کە ئێستا تەنی بە $320 لەسەر کۆمپانیایی ئەوەی کە پێشتر دابەشی دەکەوت بە گواستنەوە و بارکردن و کرین بەڵام ئێستا و کۆمپانیا بەبێ بڵین گواستنەوە $336 لەسەر دەکەوێت ئەنێ بڵین گرێبەستە نوێیەکەش گرفتی تیان نییە بەپێی ئەو عەقدەی کە هەیە بە هیچ شێوەیەک نابێ ئەم کۆمپانیا غاز لەسەر خەڵکی کوردستان گران بکات. ئەوەی کە پێشووتر 7,500 بوو نابێ بکرێ بە 10,000 و 15,000 وان. باشە بەس هیچ چاودێرێکی لەسەر کۆمپانیاکان بۆ نمونە کەمتر نەخەنە بتڵی غازەوە نازانم باز لەو دەکەی کار بتڵی غاز دەبێت چەند کیلۆی تیا بێ ئەنی کەمتر بەڵێ ئەوە ئەرکی لیژنەکانی قایم قامیەتە ئەرکی لیژنەکانی چاودێری قایم قامیەتە کە بەردەوام ئەو بوتڵانەی کە هەیە نموزەجان لێوەرگیرێ و بکێشتە. باشە بەس وەکو کێشەکە ئەنی ڕۆڵی حکوومەتیە ڕۆڵی پەرلەمان چییە چۆن دەتوانن ئەم کێشە پێ دوایە بە زووی دەتوانرێت چارەسەر بکرێ بۆەوەی کە هاوڵاتی باجەکەی نەدات زیاتر. کاک حەکیم ئێستا غازەکە بارەکرێت ئێستا حالیان بار هەڵگر و ئەوەی بتڵی غازە گەورەکان تێکرێ بارەکرێ بۆ شارەکان و معمەلەکانی غازەکان ئەگەر هێزەکانی دەوڵەت خۆیان هێزە ئەمنیەکان خۆیان قاچاقی نەکەن و لە خاڵە سنووریەکان و خۆیان نەکەنە ڕێکە خەڵکی کوردستان قاچاقچی نین خەڵکی کوردستان کەسی ڕێگر نییە ئەوەی بووە بە بەڵا بۆ خەڵکی کوردستان مەسوولەکان و بەرپرسە ئەمنیەکان خۆیانن هێزەکانی دەوڵەتن ئەو هێزانن کە معاش لە دەوڵەت وەرەگرن و لە خاڵە سنووریەکانیش قاچاقیەکەن بۆی گومرگ نەدەن. خۆ خەڵکی کوردستان پاکترین میلەتە لە دنیا هیچ هاوڵاتی لە کوردستانە مافیا نییە چ وڵاتی هەیە مافیایەتیان نەبێت ئەوەی کە ئیشەکانەکە ئەوەی کە ئیشە خراپەکانەکە بەداخەوە بەرپرسان و هێزە ئەمنیەکانی دەوڵەتن. باشە بەس ئەو مافیانی یعنی لە هەموو دنیا مافیا هەیە هاوڵاتیە مافیاکە هاوڵاتیە مافیاکە بەرپرسە ئەمنیەکان و دەوڵەتە چن ئەیان گرن لە کوردستانە خەریکە معادلەکە عەکسە بێتەوە ئەبێ هاوڵاتی بچێ بەرپرسی مافیا بگرێت. باشە بەس ئەوەی کەمڕۆ وتەبێژی حکوومەت باس لەو دەکە کە بە مافیا ناویان دەبا یعنی ئەمەدان پێدانەیەک نییە حکوومەت دەسەڵاتی بەسەر و مافیانەدانیە کە خۆی وتەبێژی حکوومەت دەڵێ کۆمەڵێک مافیا و کاریان کردووە و ڕێگریان لە گواستنەوەی غاز کردووە بۆ شارەکانی هەرێم. وڵی ئەمەی کە کراوە هێزی دەوڵەتە مافیای هاوڵاتی نییە من دیسانەوە تاکی دەکەمەوە هێزی چەکداری منەظەمە جلی ڕسمیان لەبەرە خۆ ڤیدۆکانیان هەیە و ناشاردێتەوە لە کوردستانە هێزی چەکداری هێزی پارتیە هێزی یەکێتیە و هەردووکشان سەرۆکی حکوومەت و جێگرەکانیان لایە من پێم وایە ئیرادای بێ توانرێت ڕێگە لە هەموو ئەمانە بگیرێ زۆر بە ئاسانی جا لە هەر خاڵێکی حدودیەوە ئەیکەن زۆر ئاسانە هەر هێزێک چووە سەر ڕێگەی خەڵک هەر هێزێک لە خاڵە سنووریەکان قاچاقی کرد کێشەی بۆ خەڵک دروست کرد با 3 مانگ ڕاتبی ڕاگیرێ بزانەی کە بەڵێ ئەی ئەوەندەی کە بەڕێزت خۆمە لە دەسڵای سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی باش ئەوەندەی کە بەڕێزت پەیوەندی تەبێ لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت ئەوان خەریکی چین یعنی تا ئێستا هەوڵی جدیان نەداوە بۆی کە ڕابگیرێت. من بۆ مێژوێڵێ من قسەم لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەتا کردووە لەسەر ئەم کەیسە و جدی بووە ینی جدی بووە بە باشە بێ بڵێ باش بە خراپە بێ بڵێ خراپ جدی بووە بۆ ڕێگری لەم دۆخە خراپەی غاز چکە ئەشزانیە مزاعفاتەکەی مزاعفاتێکی زۆر خراپە هەرەوە نییە غاز بێ بە $100 مزاعفاتی تری هەیە و دەورێکی باشیشی هەبووە لەوەی کە ئەم پرۆسەیە بەردەوام بێت. باڵێ بەس ئەنی دەورە باشەکە بە واراستی ینی پێشبینی دەکرێت بەم زوانە چارەسەر بکرێت. وڵی کاک حەکیم کوردستان وڵاتی پێشبینی و شت نییە ینی بڵێ دوو بەیانی چووەدا دوو بەیانی لەوانەیە هێزێکتی چەکدار بڕاتە ئەوێ تا چەک لە دەستی حەزبا بێ و تا مەسوول قەرار بدا هێز
ئەم بڕوا بۆ ئەوێ و ئەوە ئەم دۆخانە هەمووی متەوەقعە بەڵام ئەوەی کە ئێستا چکە دوێنێ شەو بە منیانوت کێشەکە بە تەواتی حەل کرا دوای سەیری کە هیچ حەل نەبوو خراپتر سەری هەڵداوە بەڵام ئێستا حالیان بارەکرێ غاز و قەرارە ئیشەڵا گرفت دروست نابێ بەڵام ئەوە شەیە من پێتڵمەوە 2 ساعات پێش 100 تەقە کرا لە ساعاتە پێش 100 تەقە کرا لە 2 سیارە و تاکەیان تەقاند باش ئەی ڕۆڵی لیوای نەوت و غازی هەرێم چیە هەیە و لیوایە مەسەرەن لیوایەکی سەر بە وەزارەتی پێشمەرگێن یاخۆ بڵین بتوانێت ڕێکخراوە بە لە دەرەوەی کۆنتڕۆل حیزبدا بێ بتوانێت ئێمە کۆنتڕۆل بکات ئەمڕۆ ئەوان چوو بوون کاک حەکیم ئەمڕۆ ئەوان چوو بوون ئەوان نەچوونایە ڕەنگە دەست نەکرایەتەوە بە هەناردەکردنی غاز ئەوان چوون بۆ کێڵگەی نەوتی خورمەڵە و من دەستخۆشییان لێکم باشە ئەی سەبارەت بەوەی کە ینی زۆرجار باس لەوە دەکرێت کە بۆ نمونە هەندێک بەرپرسیەکێتی پەرلەمانتاریەکێتی پارتی سنووری سلێمانی پراوێز دەخا بۆ نمونە پەرلەمانتارێکی پێشوویەکێتی باز لەو دەکە حکوومەتی نوێ دەیەوێت گرێبەستەکان لە بازرگانەکانی سلێمانی وەربگرێتەوە بیدات بە بازرگانانی هەولێر و دۆگ یاخود پێشتر باز دەکە کە پارتی ناوێت سنووری سلێمانی پەرە پێ بدرێ کێڵگە نەوت و غازیەکانی بەڕێز وەکو سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکان هەست بەوە کردووە کە هەوڵێکەوێ بۆ پەراوێستنی ئەم ناوچێ وڵی ئەگەر بەعام وەریگرین ئەمە بابەتێکینە و من ئەتوانم ورتر قسە لەسەر جیازیەکانی هەولێر و سلێمانی کەم بەڵام ئەگەر ئەم عەقدە بە تەواتی وەرگری یعنی خەڵکی هەولێر نییە نە شێخ بەقیر خەڵکی هەولێرە نە شەریکەکەی نە ئیدارەی گشتی یەکێتی کە شەریکە لەگەڵ یا یعنی قسەی حەقە ئەمە بکەیت بەڵام ئەگەر بڵێ سەرۆکی حکوومەت لە ئێستا و پێشوشە هەولێر و سلێمانی وەکو یەک سیر کردووە نەخێر وەکو یەک سەیری نەکردوون ئەمە ڕاستە بڵێ پرۆژەکانی وەبەرهێنانی کەرتی تایبەت لە هەولێر و دۆک زیاترین یا لە سلێمانی بە دڵنیاییەوە لە هەولێر زیاترینە ئەگەر بڵێ وەبەرهێنانی هەولێر وەبەرهێنەرانی هەولێر لە سلێمانی ئەو ئاسانکاریان بۆ کراوە ئەوەی بۆ بەرهێنانی سلێمانی سلێمانیەکان چیان لە هەولێر بۆ کراوە نە ئەم جیاوازیانە هەبوو ڕەنگی داوەتەوە بەڵام ئەم کەیسە چکە منە هەموویان نەناسم یعنی هەموویان نەناسم کە چۆنە بەڵێ مەبەستمەوەی پێشتریش لە مەسەلەی نەوت و غازە دوو ئەگەر کاکە حەکیم ئەگەر ئەمەی ئەم عەقدەی وەرگرتووە تەندەرەکەی خراپە تەمان بە تەندەر وەریگرتووە بە منافەسە وەریگرتووە ئەوانە ئەگەر خراپە و پارتیە و نە ئەبووە بدرا بە پارتی ئەبووە جێگری سەرۆکی حکوومەت بە شێوەیەکی ئوسوڵی هێزە ڕەسمیەکان بەم شێوەیە بدرا بەیەکێتر و ڕێوشێنی قانونی و ڕێکوپێک نەک هێزێکی چەکدار بچێتە سەری و لە نەتیجای کێ بێتە قوربانی هاوڵاتیە بێتە قوربانی بڵێ غازی دەست ناکەوێت ئەمڕۆ من لە هەولێر گەڕاوم بە 30,000 بڵێ غازم دەست نەکەوتووە هاوڵاتیە بێتە قوربانی غازی دەست ناکەوێت باشە ئەبێ بە شێوە نەک هێزێکی چەکدار بڕوا لێ ڕێگەی لێ بگرێ و بڵێ وەڵا نابێ بڕۆ و هێزەکە ئامادە نەبێ ئەعلانی ناسنامەی خۆشی بکە بەیانێکیش دەرنەکا بۆچی ڕێگری لەمە کردووە خۆ ئەگەر قەرارە نەهێڵین پارتی دەست بخاتە سنووری سلێمانی وەبێ بە عەلەنی بێ و یەکێ بێ خاوەنی ئەم گوتارە بێ و خەڵکیش پشتیوانی بکەوانە خۆ ئیشی وسولی بەم شێوەیە کرێ بەڵام بە دڵنیاییەوە گەرم نەقلە نەدرا بە کۆمپانیایەک ئەم کۆمپانیا و کۆمپانیاکەی پێش و بەردەوام بووایە مەسەلەن وەکو 10 ڕۆژ پێش ئێستا 20 ڕۆژ پێش ئێستا چی قسەیان نەکرێم هێزەیە چوو نەوێ بۆیە بە دڵنیاییەوە بەخوا ئەمە نەشەڕی پارتیە و نەشەڕی خزمەتی سلێمانیە و نەشەڕ شەڕی ئەو شتانی ینی با خەڵک بەلاڕێیانە بڕێت بەڵێ باشە بەس بۆم کەیسەی بۆ کەیسیەوەی کە یعنی ئەمە ڕاز و کە پێشتر حکوومەت هێرێم یاخۆ بڵێنەوەی کە دەسەڵاتداری حکوومەت هێرێم بووە ڕێگری لەوەی کێڵگەی غازی چەمچەماڵ کۆمپانیای داناغاز بۆ نمونە باز بکە گەر پەرەی پێدرابایە کوردستان دەبوو خاوەنی کارەبای 24 سەعات و 10,000 هەری کار مەسەرەن دابین دەکرا دروستکردنی پرۆژەی نیشتە جێبوون لە سنووری قەزای چەمچەماڵ بەڵێ یەکێ لەو تاوانە گەورەی کە بەرامبەر بە میلەتەکەمان کرا ئەمە بوو لە ساڵی 2007ەوە پرۆژەیەکی گەورەی استراتیژی هەبوو پێوتێ شاری غازی چەمچەماڵ کە پرۆژەیەکی گەورەی سەکەنی پرۆژەی پیترۆکیمیاوی مەلعەبی گەورە پرۆژەی سەکەنی پرۆژێکی زۆر گەورە بۆ کاتە من ئێساش خەریتە و مینەکانیم لایە دیزاینەکەیم لایە نزیکەی 10 میلیارد دۆلاری تێچوو بە کۆمەڵی عەرقەلە و کۆمەڵی بیانووە و کاتە لە ئەنجومەنی وەزیان کێکێکی پارتیە دوکیان هاوبەش بوون و بە موافقەی هەردوو لە ئەم بابەتە ڕاگیرەوە
یعنی ئێستا کوردستان دەبوو بەڵێ ئەوە غەدرێک گەورە بوو لە میلەتەکرا غەدرێکی گەورە بوو لە میلەتەکرا یعنی ئەگەر ڕێگری پارتی وکێتی ئەینا کێشەی کارەبا تا ڕادەیەکی باش فەرموو کی باش چارەسەرە بوو بەرهەمی غاز زیادێ کرد کاکە حەکیم پرۆژەی پترۆکیمیاوی هەر لە سەدا هەفتای ماڵەکەی هەمومان پترۆکیمیاوی و لە دەرەوە هاوردەیەکرێت پرۆژەی پترۆکیمیاویە کەوتە خات بە هەزاران دەستی کار لەو سنوورە دروستە بوو بە هەزاران دەستی کار دروستە بوو بەداخەوە و ئێسش ئیرادا بێ نەچوە بچێت غازی چەمچەماڵ غازێکی زۆرە ئەتوانێت پرۆژەی ئیستثماری گەورەی لێ بکرێت و ئەتوانێت غازە هەناردەی وڵاتانی ئەوروپاش بکرێت باشە بەس بۆچی مەسەرەن لەم قۆناغا هاوڵاتی ڕەنگە چاوەڕێ و بێ کە بە بۆری غازی شلی بۆ بێتە ماڵەوە بەڵام ئێستا بە بتڵیش دەستی نەکەوێت وەکو بەڵام وڵاتانی دەوروبەرمان تەنات بۆ لادەکانی غازی شل بە بۆری ڕۆژوتە ماڵەکان نەوەکو بەم شێوازە کلاسیکی کەلای خۆمانەیە کاک حەکیم باوەڕکە ئەمە مبالەغە نییە کە پێتەڵێ هیچ مبالەغە نییە پارەشی ناوێ بەس ئیرادە هەبێ ئیرادە کە کۆمپانیای کەرتی تایبەت هەیە و بەرهێنانەیە و مستثمارەکە ئەتوانێت ئەم بۆری غازە ڕاکێشێ بۆ سەرجەم ماڵ و مەعاملەکانی کوردستان غازەکە هەیە کۆمپانیەت بە پارەیەدا سەرفێکا و پارەکەی خۆی وەرەگرێتەوە و غازە فرۆشێتەوە بە باڵان خۆ لە دنیا هەروەها کرێ خۆ لە دنیا چۆن نەکرێت هیچ پێویستی بە حکومەتیش نییە ئەمە پارەش زۆر شت هەیە بەبێ پارەیەکرێت زۆر شتەیە بەبێ بۆ منە پرۆژەی پترۆکیمیاویەکەی ئەتوانین بە هەزاران کەس بخەینە کار و پێداویستی ناوخۆی کوردستان دروستکەین و پارەشی ناوێ کەرتی تایبەت شخۆیکە بەڵام ئیرادەیەوێ خەڵکێکی ئازایەوێ ئەگەر ئەوە بێ ئیتر ئەم تەنکەر و ڕێگری و تەقە و شەڕە تەقە و پارە خواردنی مەسوولانە نامێنێت باشە بەس بۆچینی ڕەنگە پرسیار لای هاوڵاتیان دروست ببێ بۆچی یعنی هەموو شتێک هەر دەرێ بە کەرتی تایبەت مەسەلەن گواستنەوەی غازە بدرێ بە کۆمپانیای پێشتر حکومەت خۆی ئەم کارەی نەدەکرد یاخۆ بۆ نمونە پارە کۆکردنەوەی زبڵ و خاشاکی ماڵانە نازانم هەموو بدرێ کەرتیە ئەمە یەکێکە لە مەترسیە گەورەکان بەڵێ ئێسش من باوەڕم وە ئەمەی تەنکەرەکە هیچ عەمەلیە نیە حکومەتیش خۆی ئەیتوانێ خۆ ئەم کۆمپانیا چیەکە ئەم کۆمپانیا هیچ ناکە سایق تەنکەر بێنە تەنکەریان هەیە وانە ئەوەی LPG-ەکە باریکە تۆ بیبە بۆ هەولێر تۆ بە بۆ دۆک تۆ بیبە بۆ ئەوەی بازرگانیکەش بە سەعری بازرگانی کۆمپانیا خۆی فرۆشێ وانی خۆ حکومەت خۆی توانێ ئەمە بکە بانی بانگەوازێک کەمکێ تەنکەری LPG هەیە بێ بۆ فلان شوێن لە کێڵگەی کۆرمۆر بە ڕیز و بەین تۆ ئەمە حسەی هەولێر ئەوە دۆک ئەوە سلێمانی ئەوە بازرگانی بەڵێ یەکێ لە گرفتەکانی حکومەتی هەرێم لە کابینەی ڕابردووە ئەمە بە تەواتی تەشەنەیسن و بە تایبەتی لە 2 ساڵی ئەخیری کابینەی پێشووترا و ئێسش بەردەوامە ئەوەیە کە تۆ شتێتر بۆ ناڵێ کری تابلۆی بازرگانی هیچی تێ ناچێ خۆ نە زبڵە کۆیەکەیتەوە ئاوە کۆمپانیایەکە ڕاتەڵێم تابلۆ 3/4 12 مەترەکە 12 کەڕەتی سی $360 بەرێ بۆ نمونە زیاترەکە باشە $420 بەرێ $200 بەرێ $100 بەرێ نسبەیەکی بۆ کۆمپانیا نسبەیەکی بۆ دەوڵەت ئەمان ڕقابەش نییە کۆکردنەوەی زبڵ کامە تاوانێکی زۆر چکە نەعەدالەتی توێت دوکانی وا هەیە لە سلێمانیا بۆ نمونە لەوانەیە ڕۆژی 20 کارتۆن زبڵی هەبێت زەرەنگەر زبڵی نییە ینی وەکو یەکێکی 20,000 لێ بسێنیت بۆ نمونە 20ەکە هەردووکیان زۆرە و ئەمەش لە برێەوەی حکومەت یعنی حکومەت کە ناتوانێت زبڵەکە کۆکات و ناشتوانێت پارەکە کۆکاتەوە لە کاتێکە وەزارەتی شارەوانی 40,000 فەرمانبەری هەیە نەتوانێت پارەی کڕی تابلۆی بازرگانی وەرگێ نەتوانێت کڕی زبڵ وەرگێ نەتوانێت کڕی پارەی ئا وەرگێ ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە من بەڕەسمی بۆ ئەنجومەنی وەزیرانم ناردۆ داوای پیاچوونەوەم کردو هەرەوە نییە ئێستا لە هەولێر و دۆک ئەوەی عریزە نووسین کۆمەڵە خەڵکی فەقیر هەبوون لە بەردەم دارەی مرورە عریزەیانە نووسی و ئیشەکانەکە و ڕێکپێک لاویان وەرگرتۆ دایان بە کۆمپانیایەک ئێستا یانوێت چل عریزە نووسی بەردەم مروری سلێمانیش بە هەمان شێوە لێ بکەین لە خەتین ئێمە من خۆم بەڕەسمی لە یادا شتێکا داوام لە حکومەت کردووە پێداچوونەوە بە هەموو ئەو گرێ ئەوانەی خاڵە سنووریەکان هەر کارە ساتە ینی زۆر خراپتر لەوەی زبڵ و ناو شارکە ئەیبینی ئەمە خەڵک لە مسیەکە لە بازاڕە زبڵ و تابلۆ بۆی ئەیبینێ بەڵام ئەوەی خاڵە سنووریەکان چەندین خاتی ئەمانە پارەیان دەسەکەوێ و هیچی لاکبوونێکی ئەو تۆشیان نییە لە فرسەتێترا بە تەفسیل قسەی لەسەرەکەم داوامان کردووە کە ئێمە پیاچوونەوە بە هەموو ئەم گرێبەستانە بکرێن باشە
بەس کابینەی نوێش ینی ئایا بۆچی یارمەتی دەرنیە چکە وەرە سەرای کابینەکە وەبزانام کۆمپانیایەکی کەتی تایبەت بوو کە بەرهەمی سوتەمەنی لە بڵێن لە تورکیا وڵاتانی تر دەهێنا ئێوە باستان لەوە کرد لەگەڵ کۆمەڵێک پەرلەمانتاری ترکەمە گەورەترین گەندەڵێ بەڵام دوای حکومەت وتی بە شێوەیەکی یاسایی کراوە یعنی حکومەت خۆشی لەم کابینێش یارمەتی دەرنیە بەوەی کە ئەبێ هەموو کەتی تایبەت من بە تەکید وتومە ئێساوە هەموو خەریکی هەمواری قانونی ئاڵوگۆڕی بازرگانین بە بەرهەمە نەوتەکانەوە ئەوەی کە تۆیڵێ ئەوە قانونێکی تایبەتی بۆ دەرەچێت ئەبێ ئەم احتیکارە بێمەعنایی کە هەیە تەواو ببێت یعنی کۆمپانیا هەیە بەبێەوەی هیچ بکە عەقدێکی پێدراوە وەرەقەی ئەیفۆ ڕەفرۆشە لە خاڵە سنوورەکان مانگی 5 ملیۆن دۆلار واتە هەموو مانگە 500 دەفتەرە خاتە باخەڵی هەیە 600 دەفتەرە خاتە باخەڵی هیچی واش ناکەن کە بە کەسی تر نەکرێ هەمووشی بە عەقدی احتیکاری کراوە نەک پێکێ بڕکەی حەقیقی نەک فەراغی هەبوو بێ نەک پێداویسی هەبوو بێ بۆیە ئەگەر ئیرادەی هەبێ بۆ ئیسلاح بەڕاستی ئەبێ لە پیاچوونەوە بەم عەقدانە بکرێ لە خاڵە سنووریەکانە بکرێ لە دۆسەی نەوتا بکرێ لەم کەیسە گەورانە بکرێت بەڵ بەس وەکو کۆمپانیا حیزبیەکان ینی ئەوەی کە ئێستا لە ناوخۆ و لە مەسەلەی نەوت و غازوانە کار دەکەن کۆمپانیا هەیە بەهۆیەوە لە حکومەت هێرێمیش دەوڵەمەندتر بێت یاخود نزیک بێتەوە لە حکومەت هێرێم کۆمپانیای حیزبی جا حکومەت هێرێمەڵێ هیچم نییە حکومەت هێڵێمەڵێ قەرزارم کۆمپانیا هەیە 7 ملیار دۆلاری هەیە سەرمایەکەی 6 ملیار دۆلارە 5 ملیار دۆلارە باڵاوگەی گەورە بۆری نەوت گەورەترین حەقل بەدەسەوەیە خۆ حکومەت چی بەدەسەوە چی بەدەسەوەی حکومەت کام حەقلی نەوتی بەدەست حکومەت تۆ استثمارتیا بکرێ هیچ کام بۆری نەوتی حکومەت هێرێمە هیچ کام پاڵاوگەی نەوتی حکومەت هێرێمە هیچ کێ لە خاڵە سنووریەکان پارە وەرەگرێ کۆمپانیەکان لە حکومەت هێرێم زیاتریان بەسەکەوێت حکومەت هێرێم چی هەیە بەداخەوە دۆخێکیان دۆستی کۆمەڵە کۆمپانیان بەسەر خەڵکا کردن ملیاردێر و ملیۆنێر و کە ئەڵێن حکومەت واتە لە نەتیجای ما بڵێ خەڵکی کوردستان نەک ئەو کۆمەڵە کەسێک کە وەزیرن یا سەرۆکی حکومەت و جێگر و ئەوانە سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگرێمەوە لە نەتیجامانە موڵکی خەڵکە کاک حەکیم باش بەڵێ ناوبڕێکمانەیە دەگەڕێم وڵاتان سوپاسان دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ
جارێک تر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاگالی پێش ناوبڕێک کەمێک باسی خاڵە سنوورەکان کرد بەڵام دەمەوێت کەمێک بە تێر و تەسەلتر بۆمان باسکێ بەڕێزت دەمێک کە بەدوات چون بۆ خاڵە سنووریەکان دەکەی یعنی ئەو تاڵانی کە بەڕێز دەڵی لە هەموو سنوورەکان هەیە ئەی سەرۆکی حکوومەت مەسەلەن ئەگەر ئەی سنووری سلێمانیشی پێڕاناگیری بۆچی لە هەولێر لە خاڵە سنووریەکانی سنووری هەولێر ئەم تاڵانیە ڕاناگرێت؟ وڵا کاک حەکیمی سە باسی هەمووی بۆکەم خاڵە سنووریەکان بەس بابەتێک وروژان حەزەکەم تەواوی کەم ئەوەیە کە گوایە ئەو جیاوازەی لە نێوان هەولێر و سلێمانیا دروست بووە یاخود ئەو جیاوازەی کە ئەکرێ من بەڕاستی ئەمە ڕوونکەمەوە من بەڕاستی ئەمە ڕوونکەمەوە چکە من چەندێ لە دەربەنی خان و سلێمانی و دەوروبەری سلێمانی ژیاومەوە لە هەولێری ژیاوم یعنی باڕم هەر بە ناوچەگەرێتی نییە بەڵام هەندی حەقیقەتەیە ئەبێ بوترێ مەسەن دەنگە هەیە ئەڵێ خەڵکی سلێمانی حەقە دەنگدا بە پارتی بۆ ئەوەی وەکو هەولێر خزمەت کرێ و نەک ئەو وەزعی لە سلێمانیا هەیە بەڕاستی وەزعی هەولێر لە سلێمانی باشتر نییە یعنی نابێت تەرکیزەکە لەسەر ئەوە بێت کە لە سلێمانی گەندەڵی گەورە هەیە خەدەمات نییە لە هەولێر گەندەڵی نییە خەدەماتی گەورە هەیە یعنی وایەکیان دروست کردووە ئەمە بەو شێوەیە نییە ڕاستە لە هەولێر جادەی 120 مەتری دروست کرا بەڵام بەداخەوە بەهۆی عەقدێکی خراپەوە جادەی 100 مەتری سلێمانی بەو دەردە ڕۆی کە بینیمان ئێمە لە ماوەی کاتووی تە حکوومەتەوە بەجددی کەوتونەتەیش بیخێنیش بەڵام جیازی تری گەورە هەیە یعنی هەولێر تەنیا لە 120 مەترەکان نبینە ڕەنگە ئێمەمانان کە لە هەولێر و قەزا و ناحیەکان نابین گرفتەکانی ئێرە بزانین گەورەترین گرفتی هەولێر کێشەی ئاوەڕۆیە دوو هێندە و سێ هێندەی جادەی 120 مەتری و 150 مەتری کێشەی ئاوەڕێ هەولێر حەل ناکات لە سلێمانی کێشەی ئاوەڕۆ نییە هەولێر کۆمەڵی قەزا و ناحی زۆری لە دەوروپەشتە باشە بڕۆ بەراوردی نێوان کەلار و بنەسڵاوە بکە ئەسڵەن کەلار زۆر لە پێش بنەسڵاوەیە بڕۆ بەراوردی خەدەماتی دەربەنی خان و چۆمان کە زۆر لە پێشەوەیە بڕۆ سەیری ڕێگەی سلێمانی بۆ هەڵەبجە بکە سەیری ڕێگەکانی چۆمان و حاجی ئۆمەرانیشکە فەرقەکان نابێت لەما ببینی باشە قۆ بەراورد پێ بڕۆ بزانەوە 8 ساڵە چارە نووسی خەستەخانەی 320 قەروێڵەی سلێمانی هەولێر چی بەسەرات خۆ 400 قەروێڵەکەی سلێمانی تەواو بوو بڕۆ جیازی نێوان کەرتی تەندروستی هەولێر و سلێمانی کە بەڵێ لە خاڵە سنووریەکانی باشماخ و دەوروبەری گەندەڵی هەیە قاچاخێتی هەیە مافیایی هەیە بەڵام ئەوە نییە شوێنێ بەهەش بێ و شوێنێ دۆزەخ بێ جادەی نێوان سلێمانی دووسایدی سلێمانی بۆ کەلار بۆ زانیاریت دوو هێندەی جادەی 120 مەتری هەولێری تێچێ کە ئێستا بەردەوام ئیش کاری تیاکرێ و جادەی ڕانیە سلێمانی بە هەمان شێوە بەڵام مانای وانە بەڵێ بێ 100 مەترەکەی سلێمانیش تەواو بێ و ناو سلێمانیش پێویستی بە خەدەماتی زیاترە بەڵام بینینی بینینی هەموو پارێزگای هەولێر لە جادەیەکی 120 مەتریە ئەمە بەڵە جادەی 120 مەتری زۆر جوانە زۆر جوانە من زۆرم پێخۆشە کە بەسەری ئاڕۆمەی بینم بەڵام ئەو کێشە گەورەی ئاوەڕۆی قورس لە هەولێرەتی و دەیان گرفتی تر لە قەزا و ناحیەکانی هەولێرە هیواداری مێکێ بڕوا بیبینێ ئەوە نییە قەزا و ناحیەکانی سلێمانی بەشدار بن بەڵام بەڵێ چۆن گرفت و قەیران و گەندەڵی لە هەولێر لە سلێمانیە لە هەولێریش هەیە لە هەولێریش کۆمپانیا هەیە بەبێ هیچ بۆ نمونە کۆمپانیا هەیە هەر بار هەڵگرێ داخلی هەولێر ببێ بە ناوی سۆنەرەوە بەتاڵ بێ کاڵای پێ بێ 20,000 30,000 لێ سێنێ ماگانە ساڵانە چەندین ملیۆن دۆلار کۆوە کاتەوە کۆمپانیایەکی تراتێ بە ناوی سکیوریتی لە مەخزەنەکانی پشتی گوێڕەوە نزیکەی 5500 مەخزەنە کەم مینێکی داناوە کابینێکی داناوە هەر مەخزەنێ 50,000 لێ سێنێ بەڵام ئەوەی ئێرە بە فۆرمێکی ترە ئەوێ بە فۆرمێکی ترە ئەتوانم پێ بڵێم گەندەڵی لێرە تایبەتمەندیەکی هەیە لەولا تایبەتمەندیەکی تری هەیە خەدەمات لێرە تایبەتمەندیەکی تری هەیە خەدەمات لەولا تایبەتمەندیەکی تری هەیە جیاوازیەکە چییە ئەوەیە بەردەوام زۆرینەی ئەوانەی لە سلێمانی نووسە ڕۆژنامە نووس دەنگێکی ڕەخنەی جددی ناڕزایی جددی هەیە ئەنووسن بەڵام ئەم تەفاسیل وردەکاری کە ئێمەمانان لە هەولێرەی بینین ئەوان نایبینن بەڵێ لە هەولێر لە سلێمانی زۆربەی زەوێ باشەکان درا بە کۆمپانیا حزبەکان بەڵام خۆوانەی هەولێر دران بەکێ ئەوانەی هەولێریش هەمان دەردیان هەبوو بۆیە ئەمەی کە ئەو ئاراستەی تەشجیعکردنی بەوەی خەڵکی سلێمانیشتر پێویستە دەنگدا پارتی و بۆ ئەوەی وەکو هەولێر خزمەتیکەین بەڕاستی ئەمە لەحزەیەکی دقیق نییە و ئەمە سەرنجێکی دقیق باشە بەس سەبارەت بە 100 مەتریەکە کە ئێستا وتت بەوەی گرێبەستە خراپەکە بۆی گرێبەستێکی خراپەوە دواکەوتووە گرێبەستە خراپەکە مەسەلەن پارێزگاری سلێمانی لێبەرپرسە یاخود حکوومەت هێرەم یاخود کێ لێبەرپرسیارەکەم گرێبەستە 100 مەتریەکە دەست پێ ناکات ئێستا باز لەوەی کە سەرۆکی حکوومەت خۆی پرۆژەکەی ڕاگرتووە لەسەر واژۆی ئەو وەستاوە وایە
بەڵێ طبعا ئەم پرۆژێ ساڵی 2013 کراوە درا بە کۆمپانیایەکی تورکی کێشەی زۆری پێ و کولفەکەی زۆر زۆرە بەڕاستی کولفەکەی زۆرە کۆمەڵە کێشەی تیابوو تا حەلکرا وەرگیرایەوە تا ئێسش بەشێکی لە کێشەکان ماوە ئێستا لەگەڵ کۆمپانیایەکی ناوخۆیە هەوڵەکەیە بۆ ئەوەی بخرێتە کار هەموو تەرکیز و هەوڵی ئێمە بۆ ئەمەیە کاکین ئەوەی پەیوەندی بە ڕێگاوبانەوەیە بیرۆکەکە ئەمەیە بۆ پارێزگای سلێمانی کۆی جادە دوو سایدەکانی دەرەوەی سلێمانی دوو ساید کرێ بە هەموو ئاراستەکان بە ئاراستەی ڕانیە بە ئاراستەی دەربەنی خان کەلار و بە ئاراستەکانی تر بە ئاراستەی پێنجێن و سەیسایق و هەڵەبجە واتە هەموو ئەو جادانەی کە هەیەتەوە سلێمانی دوو ساید کرێ ئەو جادە سەدمەتێش کە هەیە بە تایبەتی ئەو حەلقە ئەساسیانەی کە هەیە مەسەن زەختەکە کەمەکاتەوە بە تایبەتی ئەوەی لای تاسلوجەوە تاوەکو ئەڕواتەوە سەرڕێ عربەت و ئەوانە ئەمانە حەلکرێەوە ئەمە تا ڕادەیەکە توانین ببڵێن بەشێکی لەگەڵ هەندێک ئەندەرپاس و ئۆڤەرپاسە کە پێویستە لە ناو شارە بکرێت ئەمە ئیشێکی جددیەوەی پێویستە ئەوانەی کە لە سلێمانیە حاکم و حکومڕانن و بە تەنسیق لەگەڵ سەرۆکی حکومەتە نەک بە گرژی و تەعاسوب ئەم گرفتانە حەلکرێ بەڵام تۆ بڵێ هیچ شتێ لە سلێمانیە نەکراوە هەموو شتێ لە هەولێراکرا ئەمە شتێکی خراپە یعنی ئەمەشت باشە دەی کێشەی ئاوەڕۆی هەولێر و قەزا و ناحەکانی 2 ملیار دۆلاری پێویستە 2 ملیار دۆلار لە سلێمانیا سەرف کە ئێشەی ئاوەڕۆی نییە سلێمانیە بێتە پاریس باشە بەس مەسەلەن ئەمڕۆ باس لەوە کراوە کە بۆی زۆری پارەکەیەوە وەستێنراوە ئەمە دروستە ینی سەرۆکی حکوومەت بڵێ مەسەرەن لێرە جادەی 100 مەتری سلێمانی بڕەپارێکی زۆری تێچێت لە هەولێر کەمتری تێچۆ بۆی وەستاوە بەڵێ سەرۆکی حکوومەت وای وتووە لە کۆبوونەوەکە یەکێ لە هۆکارەکانی هەڵۆشانەوە پێداچوونەوەی عەقدەکەش تێچووی جادەکە بوو بەڵێ بەس ینی تێچووەکە ئەزانین چی کاک حەکیم هەندێک شت کاک حەکیم هەندێک شتێ عنی مەرج نییە لە سلێمانی 120 مەتری کرا لە سلێمانی 120 مەتری کە سلێمانی شتێتریەوێ سلێمانی بۆ معلومات لە ساسی دو پیشەسازی عێراقی تیا بووە سلێمانی ئێستا پێویستی بە شارێکی گەورەی سناعیە دروستیکەین باشە سلێمانی غازی هەیە پێویستی بە پرۆژەی پترۆکیمیاویە یعنی ئەبێت تەرکی نەک ئەوەی چی لە هەولێر کرا لە سلێمانیش بکە من پێت لەڵێ باشە بۆ خەسخانی 400 قەرمێڵی لە هەولێر دروست نەکرا باش هەرچەندە بەدەست خاڵتەوە بەس یعنی ئەم مفارقانە مفارقەی دروست نین مفارقەی دقیق نین تایبەتمەندی هەر گەندەڵی هەولێر و سلێمانی شێوەکەی جیاوازیە زانی تا وەرگرتنی پارە لە خاڵە سنووریەکانی برایم خەلیل و سمێلکا و حاچیۆمە جیازە لەوەی باشماق و پەروێزخان یعنی هەر یەکەوە بێ وەکو خۆی دراسێکی باشە بەس سەبارەت بە خاڵە سنووریەکان ئەو وردەکارێکەوە بۆ داچوونتان بۆ کردبوو چیەوە بۆچی پەرلەمان وا بڕیار بکۆبنەوەی کە کۆبنەوەکەی پەرلەمان نەکرا دواخرا بۆ وەرزی داهاتوو بەڵێ دیارە طبعا گرفتی گەوری خاڵە سنووریەکان گرفتێکی ئێجگار گەورەیە کاک حەکیم و چ ئەو قاچاقچێ مستەمڕەی کە هەیە ئەتوانم پێ بڵێم حەجمی قاچاقچێتی مانگانە نزیکەی 30 بۆ 35 ملیۆن دۆلارە بەداخەوە تەنیا بەو پارەی قاچاقچیەکان ئەوەی بە قاچاق دەستیانەکەوێ 30 بۆ 35 ملیۆن دۆلار واتە هەموو مانگێتوانی 35 قوتابخانەی پێ دروستکەی بەداخەوە کەس باسی ئەمە ناکە کەس باسی ئەوە ناکە کە لە مانجێکە لە باشماخەوە نزیکەی 1232 بار هەڵگری هێلکە داخل بووە کە قازانجەکەی 13 ملیۆن دۆلار بووە زۆر جار بە منەڵێ علی هەر باسی هێلکەیەکە بابە 13 ملیۆن دۆلار کەم نی هەمومانگی پارەی 13 دروستکردنی 13 قوتابخانەیەکە ئێستا توانم پێ بڵێم لە 180 بۆ 85 جگەرە بە قاچاق داخڵە بێت لە کاتێکا گومرگ ئەبێت لە 150 بن بۆ نمونە بڕۆ بازاڕی جگەرەکە زۆر بەڕوونی بۆ دەرەکەوێت ئەگەر کارتۆنی جگەرە بە گومرگ بێنی ئەبێت 40 دۆلار بی بە گومرگی بەڵام هێزێکی چەکداری حزبی بۆ داخڵەکە بە $10 بۆ داخڵەکە بە $10 بۆ کاڵاکتریش و حەجمی قاچاقچێتیەکێکە لە گرفتەکان گرفتی دووەم مەسەلەن ئەوەی تەحەکومونکە لە مەرزی سمێلکە ئەوەی پیشخابوون ئەوەیە کە دەسەڵاتدارە و دەور و ڕۆڵی سەرەکی هەیە لەوێ کۆمپانیای ستێرە لە قاڵەسموریەکانی برایم خەلیل و حاجی ئۆمەران و باشماخ و پەروێزخان و بێگومان کاکین ینی سەیریکە من کۆمپانیا بە ناوی یەکێکەوە تەسجیل کراوە
ئێستا من بڵێم فی فلان کەسە لە محکەمە پێم ناسەلمێ، بەڵام من پێتەڵێم کۆمپانیایەک ئەوەنە بەهێز بێ پشتیوانی حزبی دەسەڵاتداری نەبێت ناتوانێت ئەمە بکە، یعنی ئەمە واقع پێتەڵێ، بەڵام نەنووسا کۆمپانیا بە ناوی سێی فلان بەرپرسوە تەسجیل کراوە، شتیوان نییە بۆ ئەوانەی ئێستا ڕێگری لە خەڵکەکەنی ئەو کۆمپانیای بۆی دەرچەوەی بۆ دەرناچێت بە ناوی مەسئولەکان خۆیانەوەن، هیچ شتێ بە ناوی خۆیانەوە نییە. باشە. مثلا لە برایم خەلیلەوە لە حاجی ئۆمەرانەوە لە باشماخ و لە پەروێزخان هەم بە 8 ناوی جیازەوە کۆمپانیا و پارە وەرەگرێت، هەیمانی 5 ملیۆن دلار هەیە 6 هەیە 7 لە ماوەی ڕابردووە بە ناوی ترانزیتەوە کاڵایەکی ئێجگار زۆر داخڵی هەرێمی کوردستان کراوە، ترانزیت نەبووە، کەوتی ترانزیت واتە بێت لە 120 گومرگە بێ بۆ من ئەڵێم 50,000 تەن شیش ترانزیتمە ئەیبەم بۆ سووریا لە 120 گومرگە دەم لە بریۆی 100 دلار بەم گومرگ بۆ هەر تەنێک 20 دلار دەی، بەس بەوە ئەیفۆڕێکە بۆڵەتە لە ناوشاری شاساخەکەیتەوە 6 ملیۆن دلارەکە یا عەفوی گومرگی. چەندین کۆمپانیا بە ناحەقی و بە ناڕەوای عەفوی گومرگیان بۆ کراوە و گومرگیان نەداوە. بەهەرحاڵ کەیسەکە وردەکاریەکەی زۆرە، ئێمە لە راپۆرتێکا بۆ بەڕێزان لە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان ورد و درشتی مەسەلەن لە برایم خەلیل چی ڕووەدا بەم ڕێگانە پارە وەرەگیرێت بۆ کێ فلان هەمووی لە حاجی ئۆمەران لە پاشماخ لە پەروێزخان قاچاخێتی هەموویمان بە تەفسیل نووسیوە، دوو کۆبوونەوەی لەسەر کراوە ئەوەی من ئاگادارم بە حزوری سەرۆکی حکوومەت و جێگرەکەی، ئێستا قەراریان داوە خۆشیان ئەعلانیان کردووە، وەزارەتی داراییش پرۆژەیەکی حازر کردووە بۆ چاکسازی لە خاڵە سنووریەکانە، قەرارە یاسای تایبەت بە هەیئەی مەنافزی حدودی دروست کرێت بۆ پێداچوونە بەمە واتەیەکێکە لەو دۆسیانەی کە ئێمە بەردەوام هاوشان لەگەڵ دۆسیەی نەوتا کە کێشە و پرسیاری جدی تێدایە کار لەسەر ئەم خاڵە سنووریەکەی ڕەنگە خەڵکی لاک بێت باشە بڵێ تااقەتمان نەما بەسە ئەم قسانە نە ئەم بەردەوام بوون و ئەم قسانە بە دڵنیاییەوە نەتیجەیە بێت و بەڵگەشمان هەیە بۆ ئەمە ئەکان بەردەوام بوونانە نەتیجەی هەبووە. باشە زۆر باشە. تەورێکی تر کە تایبەتە بە لیژنەکەی خۆتان و کولیژنەی وزە و سامانە سوژەکان سەبارەت بە نەوتی سپیە، یعنی بۆچی لە هەرێمی کوردستان قەترەنەوتێکی سپی لە حکوومەت یاریمەوە بە هاوڵاتیان نادرێت لە کاتێکە مەسەلەن مانگانە 13 ملیۆن بەرمیل نەوت هەناردەی دەرەوە دەکرێت و لە ناو خۆدا تقریباً 1 ملیۆن و 300,000 بڵین خێزان هەیە بە قوتابخانەکانی شۆکە پێویستی بە 1 ملیۆن و 300,000 بەرمیل هەبێت لە ساڵێکە، بۆچی یعنی ئەمە چارەسەر ناکرێت؟ بەداخەوە ئێمە وەکو لیژنە نووسراومان کرد و وەڵامەکەی ئەوە بوو قەراری ئەنجومەنی وەزیرانە هەموو ماڵێک نەوت وەرگرێ لەم ساڵە و ئەمە قسەی نییە من لێرە نەقلی کەم خوا نەخواسە بوختانێ بۆ حکوومەت کەم خوان ئەعلانیان کردووە، بەڵام بەداخەوە تا ئەم ساتە هەموو ماڵێک وەری نەگرت، من ناڵێم کەس وەری نەگرت، یعنی وەکو تۆ ناڵێم کەس قەترێ نەوتی وەرنەگرت، بەشێکان نەوتیان وەرگرتووە شاخاویەکان بەڵێ عێراقە و هەندێکی ئەمانیشی تێ هەندێکی کەم کە مەدعومە ئەوان وتیان پارەیەکیش تەرخان کراوە بۆ ئەوەی بۆ هەمووی بکڕێت، دوێنێ محافزیە و لێریش دیارە خۆی وتبووی هەرچەنە هەمووی وەری نەگرتووە بە دڵنیاییەوە هەمووی وەری نەگرتووە. ئەوە کەیتری کاک حەکیم ئێمە دوو پاڵاوگەی سەرەکیمان هەیە، یەکیان پاڵاوگەی بازیانە ئەوە کەیتریان پاڵاوگەی کەڵەکە کە توانای پاڵاوتنی نەوتی هەردووکیان نزیکەی 120,000 بۆ 130,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە. ئێستا هیچ کەم لەم پاڵاوگانە بۆ حکوومەت یاریێم کار ناکەن، بەداخەوە بۆ حکوومەتی عێراقی کارەکەن، بۆ هەر بەرمیلێک نەوت بڕێک پارەوە دەگرن پێم وایە 10 دلارە خەڵەت نەبم، کۆی مشتەقاتەکانی نەوت کە بریتە لە نەوتی سپی و گازوایل و کۆندێنسەیت و بەنزین و تا دواتر نەوتی ڕەش و ئەوانە ئەدەنەوە حکوومەتی عێراق، واتە وەکو ئاشوان چۆن گەرمیە دەیتی ئاردەکەتە داتەوە بۆ حکوومەتی عێراقی کارەکەن. ئێستەشڵی ئێمە وایە ئەوەیە پێویستە ئەم پاڵاوگانە بۆ حکوومەت یاریێم بارکەن، نەوتە سپیەکەی بەکاربێنێ بۆ دامی هاوڵاتیان ئەکرێ بە بەلاش نەیدا بە 40,000 بیدا بە 50,000 بیدا، ئەنی بە سەعری مەدعوم بیدا، بەنزین دابین کرێ بۆ خەڵکی کوردستان بە نرخێکی گونجاو بدرێ، گازوایلەکەی نەوتە ڕەشەکەی ئەفرۆژێەوە پارەش دەرەکا بۆ حکوومەت یاریێم، یعنی ڕاستە ڕەنگە کەمترە پارەکەی بەڵام لە نەتیجا جوڵەیە دروستەکە خەڵکی استیفادەکە. ئێستش پێمان وایە ڕێگەی دروست بۆ ئەمە ئەوەیە. باشە بەس ئەو زانیارانەی کە لای ئێمە هەن پێشتر معلوماتمان ڕوتەوە بازۆکە تەنایی بەغدایە دەدرێت بە خەڵک، حکوومەت یاریێمی خۆی ویست بڕەنەوە تێکدا بە خەڵک وەکو لای قەترێک نەوت دەدا بە خەڵک وەکو خۆی. وەڵڵی کاکە حەکیم سەیری کەم
بۆ ئەوەی هەر ماڵێکی کوردستان بەرمیلێ نەوت وەرگێت ئێمە ملیۆنی خێزانمان هەیە ملیۆنێک و قسوور عفو 250 ملیۆن لترمان پێویستە بۆ ئەوەی هەر ماڵە بەرمیلێ نەوت وەرگێت 250 ملیۆن لترمان پێویست حکوومەتی عێراق 50 ملیۆنی ناردووە واتە عجزەکە کەمەکەی کە نەقسە پێویستە 200 ملیۆن لترە ئێمە من خۆم دووسێ جار لەگەڵ حکوومەتا قسەم کردووە وتیان ئێمە هەوڵ دەین پارەیە تەرخانکەین بۆ ئەوەی ئەم بڕەش دابین کرێت من ئێستا ڕاستەکەی دوای ئەبێ بپرسمەوە بزانم ئەو 50 ملیۆنە بەتەنیا چکەوامچانی خۆشمانیتی ینی دڵنیانیم ئەپرسمەوە و ڕقمی دقیق وەرەگرم ڕقمی دقیق وەرەگرم و ئەعلانی شەکەم کە ئەمەی کە تەوزیع کراوەتە یاسای حکوومەتی عێراق و هیچ منەتێکی تیانە یان حکوومەتی هەرێم خۆشی هیچی کڕیوە باشە سپاس دەکەم دوای پرسیارم لەسەر وایەن بە من وت بەڵێ چونکە پێشتر باس لەوە دەکرێت کە تەناوی بەغدادە حکوومەتی هەرێم خۆی چکاوەی ئەو هاوڵاتێنێکی ئێستا وەرشیان گرتووە ئێستا بۆ خۆم مەسەلەن ئێستا هی ساڵی ڕابردوشمان وەرنەگرتووە لە هەندێک ناوچە خەڵکە هی ساڵی ڕابردوشی وەرنەگرتووە نەکی ئەم ساڵ چووکە کەمەکە نێرداوە بەرحاڵ بەزە سەر مەسەلەی موچە مەسەلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانیش هیچ هەوڵێک هەیە بۆی کە مەسەلەی موچە باشتر بکرێت لە کاتێکا مەسەل لەگەڵ سەرۆکوەزیرانی نوێژ ڕاست پێدراوە لە بەغداد و بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانیش سپاس دەکەم کاکە حەکیم دۆخەکە وەستاوەتەوە ئەم دۆخی ڕێکەوتنەی هەرێم و بەخا بەڵێ طبعا ماشە دەکە بەم شێوەی خوارەوەی ئەگەر یعنی هەرێمی کوردستان جگەل لە ڕێکەوتن لەگەڵ عێراقا بژاردەی تری نییە بژاردەی تری نییە ئەگەر ڕێکەوتن لەگەڵ عێراقا نەکرێت دۆخەکە تێکچێ و بەشە موچەی هەرێمی کوردستان ببڕێت بەم واقعەیەسەی حکومڕانیەوە و بەو پارەی لە نەوتە دێتە وەزارەتی دارایی نیوەی موچەش دابین ناکرێت بەڵام من بۆ پێی سەرۆکی وەفدی دانوسانکار وەزیری داراییەوە لە حزبەکەی منە من قسەم لەگەڵا کردووە هەموو تەرکیز و محاولات بۆ ڕێکەوتنە لەگەڵ عێراقا هەموو بژاردەکان ABC ڕێکەوتنە لەگەڵ عێراقا ئەمە لەلایەک ڕێکەوتنە لەگەڵ عێراق ئێمە زەمانی بەشە بودجە و موچەی هەرێمی کوردستان دەکرێت لە تەنیشتی ئێمە بڕێ نەوتمانەمێنێتەوە بۆ قەرزی کۆمپانیەکان و بۆ ئەوانە داهاتی ناوخۆ بۆ زانیاری جەنابتان ێستا نزیکەی 220 ملیارە ئەم یاسای چاکسازیەکە دەرکرا بڕەپارەیەکە گەڕێتەوە بەمانە ئەتوانێت مەشارع دەست پێ بکرێتەوە و ئەتوانێت تەرفیع و ئەوانش دەست پێ بکرێتەوە کە حەقێکی قانونی فەرمانبەرانە و بە شێوەیەکی ناقانونیش بڕاوە واتە مەشهەدی حکوومەت و حکومڕانی لە مانگی ئایندە و ئەوانە مفاوەزاتەکان قەرار لە زۆر شتی دیکەی هەرێمی کوردستان باشە ئێستا پشتبەستن بەو نەوتەی کە ئێستا دێ بۆ زانیاری جەنابتان 475 بەرمیل نەوت ڕۆژانەیە فرۆشێ ماگانە نزیکەی 295 ملیۆن دۆلارە دێتە وەزارەتی دارایی واتە لە هەر بەرمیلێ نەوت لە هەرێمی کوردستانە بەرهەمیێت تەنیا 20 دۆلارە دێتە وەزارەتی دارایی باشە با پرسیارێک تێش لێ بکەم وەکو دوای پرسیار وە کردووی سپاس دەکەم سەبارەت بە داهاتی هەرێمی کوردستان باشە بەوەکو کۆتا پرسیار بامە کۆتا پرسیاربێ داهاتی هەرێم ێستا باز لەوە دەکرێت کە داهاتەکە سەروی مەسەلەن بە هەموویەوە سەروی 1 تریلیۆن و 500 میلیارد لەو دەوروبەرێ ڕێک بە قەدە و داهاتێک کە پێشتر لە پێش 2013 لە بەغداوە داهات داهاتەکە ئەوەندە بەرز بۆ تۆ یانی من کاک حەکیم ئەوەی پێڵێم کە یێتە وەزارەتی دارایی ئەوەی پێتەڵێم کە یێتە وەزارەتی دارایی ئەوەی لە نەوت نایەت ئەبرێت نادرێتەوە قەرزە چییە ئەمەیان بەشەکەی تریەتی باشە 452 ملیاری عێراق بەڵێ 360 ملیاری نەوت 20 ملیاری هاوپەیمانان نزیکەی 200 ملیاری داهاتی ناوخۆ 220 ئەوانە واتە کۆی گشتی ئەو ڕقەمانەی کە بۆم حسێب کردی نزیکەی تریلیۆنێک و قسوورە نزیکەی تریلیۆنێک و قسوورە لەم بڕە 886 ملیاری هەموو ماگەدرێ بە موچە واتە لەگەڵ پارەی نەوتە ئەوەی سامانە سروشتەکان یا پارەی نەوتە دێتە دارایی لەگەڵ پارەکەی بەخا 100 ملیاری شەخرێتە سەری بۆ ئەوەی هەموو مانگە موچێ لە کاتی خۆیان بدرێت باشە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاگالی حەمەد ساڵح سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیش لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێزان سپاس بۆ بینیرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ